سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو دەکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی نورە کە لەلایەن نووسەری بەناوبانگ مامۆستا ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئەم کتێبە بریتیە لە ڕۆمانێک کە باز لە ژیاننامەی پێغەمبەری خودا دەکات صلی الله علیه وسلم. جیاوازی ئەم کتێبە لەگەڵ کتێبەکانی تر ئەوەیە کە ژیاننامەی پێغەمبەری خودا بە شێوازێکی زۆر جیاواز باس کراوە وەکو ڕۆمانێک. هەروەها کەسایەتی مامۆستا ماکوان کەریم وەکو کارەکتەرێک لە ڕۆمانەکەدا بەشدارە بۆ ئەوەی چێژێکی زیاتر ببەخشێ بە کەسی خوێنەر و بە ئاسانی تووشی ساردبوونەوە نەبێت لە خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوەی دەمەوێت پێتانی بڵێم ئەوەیە ئەم کتێبە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شێوازێکی زۆر ناوازە باز دەکات، بەڵام ئەو چیرۆکانەی کە ماکوان کەریم بەشداری مەیدانی تێدا کردووە لە ژیانی ڕاستیدا ڕووی نەداوە، بەڵکو نووسەر تەنها خۆی کردوتە کارەکتەرێک و لە باسی ژیاننامەکەی پێغەمبەری خودا بەشداری کردووە. واتە ئەو ڕووداوانی کە باز دەکرێن لەباری پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم هەمووی لە ژیانی واقعیدا ڕووی داوە، بەڵام نووسەری ئەم کتێبە بۆ ئەوەی چێژی زیاتر بە خوێنەر ببەخشێ ڕووداوەکان وەکو کارەکتەرێک باز دەکا کە لە سەردەمی پێغەمبەردا ژیابێت. ئەم زنجیرە ڤیدیۆی ئێمەش تەنها کورتکراوەیەکە دەربارەی ئەو کتێبە، واتە تەواوی کتێبەکە باز ناکەین و بەشێکی زۆرمان لە کتێبەکە بڕیوە، تەنها ڕووداوە سەرنجڕاکێشەکانتان بۆ باز دەکەین. دەتوانن کتێبەکە بخوێننەوە بۆ ئەوەی بە باشترین شێواز شارەزای ژیاننامەی پێغەمبەر بن صلی الله علیه وسلم. هەروەها دەتوانن زیاتر پشتگیری ئێمەش بکەن لە ڕێگەی لایککردنی ڤیدیۆکە و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. لە قسەکردندا بووین لەگەڵ فەرغەلی. گوێم لە دەنگی کابرای خاوەن ماڵ بووتی: وەرنە دەرەوە بانگتان دەکەن، دوو کەس بە شوێن ئێوەدا دەگەڕێن و دوو تەرمیشیان پێیە. کەوای وت بە پەلە ڕام کردە دەرەوە بۆ ئەوەی بزانم کێیە، چی ڕووی داوە. عابید و ڕازی بوون، ئەسپەکانیان هێنابوو و دوو تەرمی ئەوانیشیان هێنابوو. ڕازی ڕای کردوتی: ئەبوو ئانا شێخ فەرغەلی چۆنە؟ ماکوان: باشە، ئەی ئەو تەرمانەتان بۆ نەشاردوتەوە بۆ لەگەڵ خۆتان هێناوتانە؟ عابید: ئەو بەڵگەی دەستمانە بۆ لای شێخ فەرغەلی. کە ئاو ڕمدایەوە شێخ فەرغەلی دەستی لەسەر شانی ڕازی دانابوو وتی: ماکوان ئەوە بۆیە ئەو دوو لاشەیان هێناوە بۆ ئەوەی بە تۆش و بە منیش بڵێن سەتەییان نەکردووە، بە ئازایەتی خۆیان چوون مافەکانی خۆیان و ئێمەشیان گەڕاندۆتەوە. ئەو دوو تەرمەش بەڵگەی دەستیانە و ئیتر پێویست بە گێڕانەوە ناکا بۆمان بگێڕنەوە چیان کردو و چۆن شەڕیان کردووە. منیش دەستم کرد بە پێکەنین و بە کوردی وتم بەڕاستی پێشمەرگن. چون کتێبەکەم هێنا تون لە پشتم بەست، ڕەشمەی ئەسپێکم گرت. شێخ فەرغەلی لەسەری بوو، کەوتینە ڕێ بەرەو مەککە. فەرغەلی: کوڕینە بەرەو کوفە بڕۆن، لە بیابانی کوفە ڕێ دەکەین. ماکوان: بۆ کوفە دروست بووە؟ فەرغەلی: نا، بەڵام ناوچەکە پێی دەوترێت کوفە، لە کۆنەوە وای پێوتراوە. شارەکە سعدی کوڕی ئەبی وەقاس دروستی کرد، هەڵبەت ئەو کردیە سەربازگە، ئیتر سەربازەکان لەوێ مانەوە و کردیانە شار و پاشان عەلی کوڕی ئەبی تاڵب کردیە پایتەختی خلافەتەکەی خۆی و 4 ساڵ فەرمانڕەوایی لەو شارە کردووە. بەڵام ئێستا کە من و تۆ پێیدا دەڕۆین نەبووە بە شار و تەنها بیابانە و بنەڕەتی وشەی کوفە سریانیە، واتە شەڕ و شۆڕ و ناڕەحەتی. ماکوان: شێخ ئەم کوڕانە لەگەڵ تۆن زۆر ئازان، بەڕاستی زۆر هۆگریشن بە قسەت دەکەن، ئەمانە خزمی خۆتن؟ فەرغەلی: ئەم دوو کوڕە هیچیان موسڵمان نین، نازانن من و تۆش کەین و بە پارە کڕێ و من. خەڵکی شەیبانن، گەل و هۆزێکن لە نێوانی بەسرە و کوێتدان، ئەو کاتە پێیان وتراوە گەل و هۆزی شەیبان. ماکوان: زۆر ئازادیارن. فەرغەلی: ئەی تۆ نەزانیەوە ئیسلام بۆچی لە ناو عەرەبەوە هاتووە؟ ماکوان: بەیەکەوە باسی هەندێک شتمان کرد پێش ئەوەی جەنابەت بریندار بیت ئەو چەتانە بێنە سەرمان. فەرغەلی: باسی سیفەتێکی تری عەرەبم بۆ نەکردی، ئەویش ئازایەتی و ڕاستگۆییانە. ماکوان: چی؟ فەرغەلی: عەرەبی سەردەمی جاهیلی قسەیەکیان هەیە و دەڵێن: كان العرب قبل نزول الرسالة يفتخرون بالموت. واتا
شانازیان بە مردنەوە کردووە بۆ ئەوەی بکوژرێن، سەرشۆڕی بووە بۆیان کە نەکوژرێن. یەکێک لە عەرەبەکان برایەکی کوژراوە، ئەویش دەڵێت جا ئاساییە ئەوەی کوژراوە باوکو برا و مامیشی کوژراوە، وەڵا ئێمە نامرین ئیلا بە کوشتن نەبێ. لە کۆتاییشدا لە مێژوودا هاتووە و دەڵێ مردن لە ژێر سێبەری شمشێردا بەڕێزترین مردنە، بۆیە هەمیشە ئازابوون بۆ مردن و کوشتن نەک لەسەر جێگە مردن. ماکوان بەخوا ڕاستە ئیسلام خەڵکی ئازای دەوێ، هەرچەندە توانای بەڕێوەبردننی سەربازیان نەبووە، بەڵام خەڵکێکی ئازا و بەزرگ بوون. خالیدی کوڕی وەلید لەو کەڵە پیاوانەیە لە ناو ئەوانەدا هەڵکەوتووە، لە جەنگدا دەڵێ هەر کاتێک منتان بینی شمشێرەکەم بەرز کردەوە بەرامبەر بە دوژمن، ئێوە شمشێر بەرز بکەنەوە. هەمیشە یەکەم کەس بووە شمشێری بەرز کردوتەوە. بەڕائی کوڕی مالیک یەکێکە لە هاوڵە بەڕێزەکان لە جەنگی یەمامە ئەی خەنە ناو منجەنیقێکەوە و فڕێ ئەدەنا ئەو دیوی قەڵاکەوە بۆ ئەوەی دەرگاکە بکاتەوە. ئەو دیوی قەڵاکەیش 4000 مرتد هەڵگەڕاوەی لێبوو لەگەڵ موسەیلەمەی درۆزندا. فەرغەلی بەڵێ بە دڵنیاییەوە ڕاستە ئەمانە نمونەی ئازایەتی و حاڵەتی ئیستیشهادین، هەمیشە عیزەتیان هەبووە و سەریاندانە نواندووە بۆ هیچ کەس. عیزەت سیفەتێک بۆ لە ناو عەرەبدا کە حەزیان بە سەربەرزی و ئازادی بووە. ماکوان ئەی چۆن ڕازی و عابیدت کڕیوە، شێخ لەبەر من ئازادیان بکە با بیانکەین بە هاوڕێی خۆمان و لەگەڵمان بن. فەرغەلی ئاساییە خۆ من بەقەدەر کوڕەکانی خۆم خۆشم دەوێن، بەڵام ئێستا پێیان بڵین ئێمە هاوڕێیەکین، ئەوان نازانن هاوڕێیەتی چییە، مادام کڕی و من هەروە بیر دەکەنەوە کە بەندەی منن. ماکوان جا ئاساییە تێیان دەگەێنین لەبەرخوا ئازادیان بکە با بەکرێ لەگەڵماندا بن. فەرغەلی باشە ئاساییە کەی تااقەتت بوو پێیان بڵێ، بەڵام بڕوام نییە بەلایەنەوە زۆر گرنگ بێ، ئەوان گرنگە بەلایەنەوە ژیانیان لەگەڵ ئێمەدا دابین بێ. ماکوان باشە بەسەر چاو. فەرغەلی ئەمانە زۆر ئارامگرن بۆ برسێتی و نەهامەتی، هەرگیز داوای هیچ ناکەن. ماکوان بەڕاست؟ فەرغەلی یەکێک لە سیفەتێکی تریان سەبر و ئارامگرتن بوو، بۆیە ئەم ئیسلامە دراوەتە عەرەب ئارامیان دەگر لە سەرگەرما و وشکی و سەرما و هەژاریەکی زۆر. هەندێک جار بە هەفتە نانیان نەخواردووە و گویان نەداوەتە جلوبەرگ و بە ژیانێکی سادە ژیاون و زۆر بە ئارام بوون. کاتێک ئەم ئیسلامە هاتە خوارەوە پێویستی بە سەبرگرتن هەبوو تا بتوانن هەڵی بگرن، تا سەبر بگرن لەسەر برسێتی و جیهاد و قورسی جەنگ و هەتا دوای بەگشتی زۆر ئارامگر بوون. ماکوان ڕاستە ئیسلامیش ئارامگرتنی دەوێت. فەرغەلی سیفاتێکی تری گرنگیان هەبووە کە درۆزن نەبوون. ماکوان عەرەب درۆزن نەبوونە؟ فەرغەلی بەڵێ بەڵێ درۆزن نەبوون وەکو بەنی ئیسرائیل و جوولەکە تا دەستکاری کتێبەکانیان بکەن، هەموو شتێکیان ڕازگۆی بووە. تەماشا بکە هەرگیز کەسێک شمشێری لەسەر ملیشیان دانایە پێی بوتنایە موسڵمان بە قەد موسڵمان نەدەبوو بە درۆ یان لە ترسە. ماکوان سەیرە چۆن ڕازگۆ بوون، تێناگەم لەمە بەست. پاشان شێخ فەرغەلی ڕوونی دەکاتەوە کە عەرەب چۆن ئەم سیفاتیان تێدا هەبووە. ماکوان ڕاستە داوام لە فەرغەلی کرد کە عابید و ڕازی ئازاد بکە و ئەویش بە زەردەخەنەوە وتی چیت پێ باشە بیکە، بەڵام ئەوان حەزیان بە کۆیلایەتیە. وامزانی بۆ خۆشی وا دەڵێ کە عابید و ڕازیم بانکردن و مژدەی ئازادبوونیانمدا هەردووکیان پێیان ناخۆش. ڕازی گریا، هەستم پێکرد زۆر ناڕەحەت بووە، کەسی فەرغەلی پێدەکەنی. ماکوان بەڕاستی من هیچ تێناگەم لەو ڕەوشە، مانای چییە خەڵک بۆ ئازادبوونی خۆی پێی ناخۆش بێت؟ فەرغەلی ئەم زەمەنە هەموو کەس بە دوای ئازادیدا ناگەڕێ، خەڵکی بە دوای نان و ژیانی خۆیدا دەگەڕێ. ئێستا ئەوان ئازاد بکەی نازانن چی بکەن، وا تێدەگەن کە دەستیان لێ هەڵدەگری، یان ئەوەیە تەبەنیان بکەی وەکو کوڕی خۆمان، یان ئەوەیە وەکو کۆیلا بمێننەوە. چونکە چۆن ئەوان مافی ئەویان هەیە کە کۆیلەمان بن، مافی ئەوەشیان بەسەر ئێمەوە هەیە کە ژیانیان دابین بکەین، کەواتە ئەوان بە زمانی سەردەمی خۆمان ئەتوانید ناوی بنەی وەک کرێکار یاخود فەرمانبەر یاخود سەرباز یان هەر ناوێکی تر. ماکوان ئاخر خۆ ئەوانە کۆیلە نین، ئەوانە بە پەیمان نامەیەک و کۆنتراکتێک کار دەکەن بۆ خاوەنکارێک یان کۆمپانیایەک یاخود وڵاتێک، ئازادن لە چوون و سربەستی خۆیاندا. فەرغەلی
بەشێک لە قسەکانت ڕاستە، بەڵام لە کۆتاییدا بەشێکن لە کۆیلە کە خەڵکێک ئامادە بوو هەموو یاسایەکی تۆ کە بەسەریدا دەسەپێنی پیادە بکە ئەویش زۆرێکە لە کۆیلایەتی. ماکوان ئەم قسەیە تا ڕادەیەک ڕاستە. لە وڵاتی ئێمەدا خەڵکی بۆ حیزبایەتی دەبنە کۆیلە، هەروەها بۆ لە تەنانێک دەبنە ماستاوچی. فەرغەلی ماستاوچی جا ئەوە مانای چییە؟ ماکوان زۆرێکە لە کۆیلایەتی. ماستاوچێتی واتە بەرامبەرەکە چیوت بە قسەی دەکات و ڕەچاوی بیر و باوەڕ و مەبدەئی ناکە بۆ لە تەنانێک هەموو ژیانی خۆی دەفرۆشێت. فەرغەلی ڕاستە. ماکوان کەواتە کۆیلایەتی پێداویستی ئەم زەمە نەبووە. فەرغەلی زۆر جار دایک و باوک بۆ مانەوەی منداڵەکانیان دەیان کردنە کۆیلە و دەیان فرۆشتن، خۆیان پارەیەکیان دەست دەکەوت و منداڵەکەشیان لە مردن ڕزگار دەکرد. ماکوان ئەی کوشتنی کچەکانیان وەک دەڵێن زیندە بە چاڵکردن هۆکاری چی بووە؟ فەرغەلی هۆکارەکەی ئەوە بوو بۆیان بەخێو نەدەکرا، پاشان وەکو کوڕ نەبوون تا خاوەن هێز و بازوو بێ، بۆیە هەر بە زیندوی دایان خنکاندن بە ناوی ئەوەی کە گوایە فریشتەکان کچن باشترە بگەڕێنەوە بۆ لای خوددا. ماکوان جا ئەمە پەیوەندی بە ئاین و دینیانەوە هەبووە؟ فەرغەلی نا، خۆیان دایان تاشی بوو، دوای کردبوویانە دین، تەنها کاهین و جاد و بازەکان ڕێگەیان بۆ دانابوون و حەڵاڵی کردبوو بۆیان. ماکوان ئەرێ من با پرسیارێکی ترت لێ بکەم شێخ فەرغەلی، ئەم پارانە لەکوێ دەهێنی تۆ؟ فەرغەلی زۆر دەمێک بوو چاوەڕوانی ئەو پرسیارم لێ دەکردی. جێگایەکمان هەیە پڕیەتی لە ئاڵت و نووزی و کەرەستەی کۆنی سەردەمی پێش ئێستایە، جێگاکەی ڕازی و عابید دەیزانن و ئەمەش نەخشەی ئەو جێگایە. با پێت بێت هەر کات پارەت نەمایە خۆت پێویست بە پارە و سامان بوو بڕۆ لەوێ دەری بهێنە و بیفرۆشە، بەڵام وریابە هەرگیز ئاڵت و نووزی و بەتەنها مەفرۆشە، با عابید و ڕازید لەگەڵ بێ. ئەو نەخشەیە نزیک ناوچەیەکە بە ناوی نەزران. ماکوان نەزرانی ناوچەی مەسیحیەکان؟ فەرغەلی بەڵێ خۆیەتی. ماکوان باشە ئەم عەرەبانە چۆن بوون بە مەسیحی؟ ئەوە زانیمان جوولەکە ڕاوەدوونیران هاتنە ناوچەی عەرەبەکان و ئاینی یەهودیان بڵاو کردەوە، بەڵام مەسیحیەکان چۆن توانیان عەرەب بکەنە مەسیحی؟ فەرغەلی لە ڕێگەی پیاوچاکێکی نەسرانیەکانەوە بە ناوی فیمیۆن، خەڵکی وڵاتی شامە بۆ بانگەوازی ئاینی نەسرانی هاتە ناوچەکە و لی دەگێڕنەوە کە خاوەنی کەرامات بووە. ماکوان کەرامات بۆ ئەوەندە دیندار بووە ئەم کەسە؟ فەرغەلی کەسێکی یەکتاپەرست بوو. فیمیۆن هاتە ناوچەی ئەفریقیا بۆ بانگەوازی ئاینەکەی، دوای ئەوەی هەندێک چەتە و ڕێگر ئەیگرن و دەیفرۆشن بە کۆمەڵێک لە خەڵکی نەزران و کە دەچێتە ئەوێ عەرەبەکانی نەزران دارێکیان دەپەرست و ئەو دارە ببووە خوای خەڵکی نەزران. فیمۆنیش داوای لە خەڵکی ئەو شارە کرد ئەگەر خواکەی من خواکەی ئێوەی کوش خواکەی من دەپەرستن؟ هەموو خەڵکی نەزران وتیان بەڵێ ئەگەر خواکەی تۆ بتوانێ خواکەی ئێمە بکوژێ ئەوە دینەکەی تۆ هەڵدەبژێرین. دوای ئەوەی دوعا دەکا لە خۆی پەروەردگار دەپاڕێتەوە، خۆی گەورەش داواکەی جێبەجێ دەکا، هەورە بروسکەیەک دەنێرێت دارەکەی نەزران دەسووتێت. ئیتر لەو سەردەمەوە خەڵکی نەزران بوونە مەسیحی و ئاینی مەسیحیە لەناو عەرەبدا لەو کاتەوە بڵاو بۆتەوە. ماکوان ئەی چۆن چوونە ناو شاری یەمەن و خەڵکی یەمەن زۆریان بوونە مەسیحی؟ فەرغەلی لە ڕێگەی عەبدوڵڵای کوڕی سامر. ماکوان ئەمە کێیە؟ فەرغەلی چیرۆکی گەل و هۆزی ئوخدودت نەبیستووە؟ ماکوان با بیستومە، لە قورئاندا لە سوورەتی ئەلبروجدایە، جا ئەوە پەیوەندی بەسەر ئەو بابەتەوە چییە؟ فەرغەلی خوای گەورە باسی ئەو چیرۆک و مێژووە بۆ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم دەگێڕێتەوە. بزانە کە قورئان هەموو شتەکانی موعجیزەیە، چونکە ئەو باسە کورتە لە ژیانی گەل و هۆزی ئوخدوددا کراوە، حکمەتێکی گەورەی لە پشتەوەیە، ئەویش باس و بڵاوکردنەوەی دینی خوایە بە ناوچەکاندا. ماکوان واتا چۆن؟ فەرغەلی کاتێک کە عەبدوڵڵای کوڕی سامر چووە ئەو جێگایە وردە وردە بانگەوازی نەسرانی دەکرد، ماڵێکی دروست کرد لە ناو شاخەکانی یەمەندا. ئەو دەما دەسەڵاتداری یەمەن ناوی زولنەواز بوو، خۆی لە بنەڕەتدا ناوی ئەسعەدی حومیریە، کوڕی یەکێک لە پاشاکانی یەمەنە، ئەوانش پێیان دەوترا توبەع. ماکوان توبەع چییە؟ فەرغەلی توبەع پاشاکانی یەمەنن، چۆن ڕۆمەکان هەرقلیان هەیە، فارسیش کیسرا، میسر فیرعەون، حەبەشەکانیش نەجاشی،
یەمەنیش بە پاشاکانیان وتراوە توبع. ماکوان: بەڵێ فەرموو بەردەوام بە. فەرغەلی: جا ئەم پادشای یەمەنە کوڕێکی لاو هەڵدەبژێرێ بۆ ئەوەی فێری جادووی بکات و کاری جادو بازی پێ بکە. ئەو سەردەمە لە زیاتی دەستگای جاسوسی و مخابەڕاتی ساحیر و جادو بازەکانیان بەکاردەهێنا. ئەو پادشایش ئەم کوڕە گەنجە هەڵدەبژێرێت و دەینێرێ بۆ ناو ساحیرەکانی یەمەن کە لە شاخەکاندا ژیانیان دەکرد کە دەچووە لای ساحیرەکان لەسەر ڕێگاکەیدا عەبدوڵای کوڕی سامری دەبینی کە یەکێک بوو لە ڕاهیبەکانی نەسرانی. ماکوان: ئەی دینی خەڵکی یەمەن چی بوو؟ فەرغەلی: پێشتر ئاماژەمان پێدا کە زۆربەیان یەهودی بوون، ئاینی جوولەکەیان هەڵبژاردە بوو. ماکوان: یەهودیەکان خەریکی سیحر و جادوش بوون؟ فەرغەلی: بەڵێ بە دڵنیاییەوە جوولەکە هەر خەریکی سیحر و جادو بازین. بە هەر حاڵ ئەم کوڕە بەردەوام بوو لە فێربوونی جادو لای ساحیرەکان و لە ڕێگاشدا دەچوو فێری دینداری و خواپەرستی دەبوو لای ڕاهیبە نەسرانیەکە کە ناسراوە بە عەبدوڵای کوڕی سامری تا ماوەیەک ناسێتە لای ساحیرەکان و تەوبە دەکا لای ڕاهیبەکە دەمێنێتەوە. زول نەواز بە دوایدا دەگەڕێت و بانگی دەکات و پێی دەڵێت بۆ ناسی بۆ لای جادو بازەکان. ئەویش باسی ڕاستی و دروستی ئاینی مەسیحیەتی بۆ دەکات و پێی دەڵێ کە لە ڕێگای عەبدوڵای کوڕی سامریەوە بووە بە نەسرانی. زول نەواز داوا دەکا کە عەبدوڵای کوڕی سامری بکوژرێت و داوا دەکا لە گەنجەکەش واز لە ئاینەکەی بهێنێت و بگەڕێتەوە سەر ئاینی یەهودی و دەست بکاتەوە بە جادو. دیارە بە قسەی ناکات و هەڕەشەی کوشتنی لێ دەکا و لە کاتی کوشتنی کوڕە لاوەکەدا موعجیزە ڕوئەدا. چەند زار هەوڵی کوشتنی ئەدەن لە بەرچاوی خەڵکی یەمەندا ناتوانن بیکوژن کە لە فەرمودەی پێغەمبەری خوددادا صلی الله علیه وسلم هاتووە. گەنجەکە بە زول نەواز دەڵێ ناتوانی بمکوژی هەتا نەڵێ بە ناوی خوای ئەم گەنجە، ئیتر ئەو کاتە دەتوانی بمکوژی. پادشا لە بەرچاوی خەڵکەکەدا داواکەی جێبەجێ دەکات و دەڵێ بە ناوی خوای ئەم گەنجە و ئیتر تیرەکەی بەردەکەوێت و دەکوژرێت. لەو کاتەوە زۆربەی خەڵکی یەمن دەبنە مەسیحی و ئەو منداڵش کە قسە دەکات لەگەڵ دایکی و هۆزی ئوخدود هەر لەو چیرۆکەدایە کە خوای گەورە لە قورئاندا بۆمان باز دەکات. ماکوان: ئەی بۆ ناونراون بە گەل و هۆزی ئوخدود، خۆ ئەوانە خەڵکی یەمەنن. فەرغەلی: ئوخدود واتە چاڵی پڕ لە ئاگر، ئەو هەموو خەڵکە خراونەتە ناو ئەو چاڵەوە و سوتێنراون، بۆیە ناونراون بە گەل و هۆزی چاڵی ئاگرەکە. ماکوان: بەڵێ ئێستا تێگەشتم، ئەی دواتر چی ڕوویدا؟ فەرغەلی: لەسەر ئەوەی کە سوونە سەر ئاینی نەسرانی یەکتاپەرستی هەتا بڵێ ئازاری خەڵکی یەمەنیان ئەدا. خەڵکی یەمەن زۆربەی بوونە خواناس و یەکتاپەرست، زیاد لە 20,000 خواناسی نەسرانی کوژران و ناونران بە گەل و هۆزی ئوخدود. لە گەرمە و قسە و باسی مێژوویدا بووین بەڕێکەوتین بەرەو خوارووی کوفە بە ئاواتی ئەوەی بگەینە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. شێخ فەرغەلی لە پڕ لە ئەسپەکەی کەوتە خوارەوە، بە پەلە گرتم، هاوارم کرد لە عابید و ڕازی بەها نامانەوە بێن. سات بە سات حاڵی خراپتر دەبوو. عابید چوو گیایەکی هێنا کردێ ناو قاپێکی تەختە و لەگەڵ ئاودا تێکەڵی کرد و دەرخواردیدا. وردە وردە هێور بۆیەوە، لە پەنای گردۆڵکەیەکدا لاماندا و پاڵمان خست چاوەڕێ بووین تا هۆشی دێتەوە. لەو کاتەدا بیری ماڵ و منداڵم کەوتەوە. وتم با کتێبەکە دەربهێنم تا ئەو هەڵ ئەسێتەوە سەرێک لە ماڵەوە بدەمەوە. خەریکی دەرهێنانی کتێبەکە بووم لە کەشکۆڵەکەی پشتمدا بۆ ئەوەی بگەڕێمەوە بۆ ماڵەوە. لە پڕ عابید وتی ماکوان شعرێکی زۆر خۆشت دەخوێندەوە، زۆر جوان بوو، ئەتوانی بۆم بڵێیتەوە؟ ماکوان: ئەوە شعر نییە عابیدی بیرام، ئەوە قورئانە. عابید: قورئان چییە؟ ماکوان: قسەی خودای پەروەردگارە. عابید: چۆن شتی وا دەبێ؟ ماکوان: بۆ ئەوی خوا بناسین کتێبێکی ناردووە بۆ ناسینی خۆی، چۆنێتی ڕێخستنی ژیانی ئێمەی مرۆڤە بۆ ئەوی زوڵم نەکەین. عابید: ئەتوانی تۆزێکم بۆ بخوێنی؟ ماکوان: سوورەتی واقیعەم بۆ خوێندەوە، وەک تەلەڤیزیۆنی شاشە 60 تەماشای دەکردم و چاوی پڕ ببوو لە ئاو، هەستم پێ دەکرد لەگەڵیدا زۆر ئارامە. عابید: ئەم وشانە زۆر جوانن، چۆن گەیشتووە بە تۆ؟ ماکوان: لە ڕێگەی پێغەمبەرێکەوە کە خەڵکی شاری مەککەیە. عابید: مەککە و پێغەمبەر ناوی چییە؟ ماکوان: محەممەد صلی الله علیه وسلم. عابید: ناوێکی جوانە، یەکەم جارە بیبیستم. ماکوان: نەمدەزانی چۆن تێی بگێنم،
بەڕاستی وێزگەیەکی قورس بوو، نەم دەتوانی پێی بڵێم محەممەد هاتووە یان نا، نەم دەزانی چۆن باسی ئیسلام بکەم لە زەمانێکدام هێشتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەدایک نەبووە. خوای گەورە کردی فەرغەلی جوڵایەوە، هەموو گیانی بوو بە ئاو، عارەقێکی زۆری کرد. من زۆر ترسام، کەسی ڕازی وتی خەمت نەبێ بەرەو باشە دەڕوا. باش بوو چوومە لای، سەریم خستە سەرڕانم، عابیدیش بە پارچەیەک پەڕۆ دەیکرد بەناو ئاودا و عارەقەکەی دەسڕی. ماوەیەکی کورد بەو شێوەیە مایەوە، ئاگام لە ڕازی بوو ئاگەی کردەوە، دەستی کرد بە نان دروستکردن و پوش و پەڵاشی کۆ کرد بووە. منیش دوعام دەکرد بۆ مام فەرغەلی دەستی کرد بە قسە و یەکەم قسەی بانگی منی کردووتی: ئەگەر مردم بگەڕێرەوە و مێرەوە تا دەگەیت بە کەسێکی تر ناوی فەزلیە، هەرچی ئاڵتون و پارەت پێیە بیدە ڕازی و عابید و بگەڕێەوە و ئیتر مێرەوە. ئەگەر فەزلیت لەگەڵدا بێت، ئەگەر کتێبەکە ژوون بکەی گەڕانەوەت ئەستەمە و ناگەڕیتەوە بۆ ژیانی ناو ماڵ و منداڵت. ئەگەر ئەتەوێ بگەڕیتەوە ئێستا بڕۆ. ماکوان ناڕۆم بەزێت ناهێڵم و ئینشاء الله تەمەن درێژ دەبیت و دوعای شیفات بۆ دەکەم شێخە گیان. دەستە ڕەشەکانی خستبووە ناو دەستی من، لە ناو دەستە سپیەکانی مندا لە کۆتەرەدار دەسوو. بەرزم کردەوە ماسم کرد، دەستی کرد بە پێکەنین و وتی: بەڕاستی بە وەفایت. شەو لەوێدا ماینەوە، هەستم کرد فەرغەلی باش بووە. چوومە لای باسی عابیدم بۆ کرد کە گوێی لە قورئان بووە و خوێندومەتەوە. باسی ئەوەشم کرد لە نوێژەکانماندا بینیوێتی و پرسیاری دەستنوێژ و نوێژی لێ کردوم. فەرغەلی: هەرچی بۆ باز بکەی لێ تێناگا، زارێ کاتی نییە تا زەمەنی خۆی. ماکوان: یا شێخ، پێش ئەوەی بگەینە مەکە دەمەوێت باسی ئەوەم بۆ بکەی کە بۆچی ئەبرەهە دێت بۆ وێرانکردنی مەکە لە کاتێکدا مەسیحیە، هیچ پەیوەندی بەو ناوچەوە نییە؟ فەرغەلی: دوای ئەوەی کە ئەبرەها ئاریاتی کوش، نەجاشی ئەو سەردەمە کە ناوی کاڵب بوو زۆر لە ئەبرەها تووڕە بوو، خۆی ئامادە کرد بۆ ئەوەی بڕواتە ناو خاکی یەمەن. نەزری کرد لەسەر خۆی بە قژ ئەبرەها ڕاکێشێ بەناو ئەو وڵاتەدا. ئەبرەها زۆر ترسا، داوای کرد کە ئەو هەر لە ژێر دەسەڵاتی نەجاشی حەبەشەدایە و پەیمان نامە و میساقی زۆری نارد بۆی کە لە ژێر ڕکێفی ئەودایە و ڕاوێژی کرد بە چواردەوری بۆ ڕازیکردنی نەجاشی. چی بکا باشە؟ بڕیاریاندا کە گەورەترین کڵێسا دروست بکەن بۆ ئەوەی نەجاشی دڵی خۆش بێ، لەبەر ئەوەی نەجاشی کەسێکی دیندار بوو. ماکوان: کڵێسا لە یەمەن یان لە حەبەشە؟ فەرغەلی: بێگومان لە یەمەن. گەورەترین کڵێسای دروست کرد لە یەمەن بە ناوی قوڵەیس. ئەمری بە هەموو عەرەب کرد کە حەز بکەن بۆ ئەو کڵێسایە. یەکێک لە گەل و هۆزەکانی عەرەب بە ناوی نەسی کە گەل و هۆزێک بوون لەسەر ئاینی ئیبراهیمی مابوونەوە، ڕێزی کەعبە و مانگە حرامەکانیان دەگرت. ئەو گەل و هۆزە هاتن بە پیسایی، هەموو کڵێسەکەیان سواغدا و ناوەکەیان پڕ کرد لە پیسایی و ڕایان کرد. کە ئەبرەها بەمەی زانی و دەشی زانی کە عەرەب نان بۆ حەز بۆ ئەو جێگایە، دەڕۆنە مەکە لە کەعبەدا حەز دەکەن. بڕیاریدا کە بە فیلەوە بڕواتە ناو مەکە و کەعبە بڕوخێنێت. ماکوان: باشە، زۆرێک لە بێدینەکان دەڵێن فیل چۆن دێتە ئەو سەحرا و جێگایەوە. ئەبرەها فیلی لەکوێ بوو؟ فەرغەلی: بۆ مەگەر ژینگە و کەش و هەوای یەمەن و ئەفریقیا وەکو یەک نییە. ماکوان: نامە بەسم ئەو خواردنی فیلەکانە. فەرغەلی: ئەی ئەو سوپا گەورەیە چۆن ئاو دەخواتەوە یان نان دەخوات؟ بتوانێت ئاو و نان بۆ سوپاکەی دابین بکە، ناتوانێت بۆ 8 فیل دابینی بکە کە زۆرێک لە سەرچاوەکانیش ئاماژەیان بە یەک فیل کردووە. خوای گەورە لە قورئاندا هەر ئاماژەی بە خاوەن فیلێک کردووە، نەک چەند فیلێک. خۆ ئەگەر گریمان زۆریش بوو بێتن، لەو سەردەمانەدا فیل بە خێو دەکرا بۆ جەنگ. ئێرانیش فیلی هەبووە، لە جەنگی قادسیەدا بەکاریان هێناوە دژی موسڵمانان و خالیدی کوڕی وەلید مشکی بەردایە ناو لوتی فیلەکانیان. ماکوان: ئێستا بیرم کەوتەوە کەواتە لە عێراقدا فیل بەکار هاتبێت لە سەحرای ناسریە و زیقار و ئەو ناوچانەی تردا، بۆچی لە یەمەن و سعودیا بەکار نایە کە ناوچەیەکی سەوز و شاخاوی لە یەمەن و گەرمای هێڵی ناوەڕاست و هەمان ژینگە و هەوای ئەفریقیایە؟ ئەی ئەو ناوچەیە ساسانیەکانی لێ نەبوون وا ئیمپراتۆریەتی فارس و ئینجا هەروە بە ئاسانی سوپای ڕێخست و بڕوات تێکی بدا؟ فەرغەلی: لە ڕێگادا کۆمەڵێک لە گەل و هۆزی عەرەب بۆی دانیشتن بۆ جەنگ، وەک هۆزی زولنەفر و خەسعەم، بۆیان چوونە سەنگەر بە سەرکردایەتی نوفەیل ئیبن حوبەیب ئەلخەسعەمی. بەڵام ئەبرەها سەرکەوت بەسەریاندا. سوپای ئەبرەها زۆر بەهێز بوو. ئەو دەمەش پادشاکانی کیسرای ساسان سەرقاڵ بوون بە یەکتریەوە، کوڕ و باوک و یەکتریان دەکوشت.
بۆیە ئەبرەها توانی ئەو ناوچەیە حکم بکات لە ساڵی 527 تا 570 زاینی. ئەم سوپایە بەڕێکەوت تا گەیشتە تائیف لە ناو گەل و هۆزی تائیف کە ناسراون بە سەقیف بۆ تێکدانی کەعبە ڕێنیشاندەرێکیان لەگەڵیاندا نارد. ماکوان هۆزی تائیف وایان کرد سەیر نییە ئەم شتە؟ فەرغەلی ناسەیر نییە، چونکە ئەبرەها بسوایەتە هەر جێگایەک ئەی سوتاند و خاپوری دەکرد بە تەواوەتی تێکی ئەدا بەسەریەکدا وەک مەغۆل وابوو. بۆیە هۆزی تائیف ترسان کە تووشی ئەو وێرانکاریە نەبن لەلایەن ئەبرەهەوە، بۆیە کەسێکیان لەگەڵ نارد بە ناوی زوور و غاڵ. ئەو کەسە پێش ئەوەی بگاتە مەکە لە ڕێگادا ئەمرێت، ئیتر گۆڕەکەی دەبێتە جێگەی بەردبارانکردنی عەرەب. دوای ئەوەی ئەبرەها دەچێتە نزیک مەکە و سوپاکەی لەوێدا ڕێک دەخا بۆ ئەوەی ڕۆژێکی تر هێرش بکاتە سەر کەعبە و مەکە وێران بکات، چەند وشترێکی عەبدولموتەڵیب دەگرێت و پێم وابێ هەموو دەیزانین پێویست ناکا بۆت باز بکەم. ماکوان ڕاستە هەموو دەیزانین، ئەی باشە هەز ناکەی هەڵوێستێکی زۆر ترسنۆکان نەبوو. خەڵکی مەکە هەموو چۆڵیان کردو، لەگەڵ ئەوەشدا باپیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دێتە لای ئەبرەهە و زۆر ڕێزی لێ دەگرێ و خاوەنی ویقار و هەیبەت و شان و شەوکەتی خۆیەتی. کەسی لە زیاتی ئەوەی داوای لێ بکا کە کەعبە تێک نەدات دەڵێ وشترەکانم بدەرەوە، لە کاتێکدا کەعبە ماڵی خوایە و ئەوان سوودیان لێ وەرگرتووە. فەرغەلی تا ڕادەی قسەکەی تۆ تەواوە، بەڵام چاریان نەبوو، هەر دەبوو وا بکەن، چونکە سوپاکەی ئەبرەها زۆر بەهێز بوو. ناچار بوو بڵێ خاوەنی ئەو ماڵە خوایە و خۆی دەیپارێزێ. منیش خاوەنی وشترەکانی خۆمم، هاتووم داوای شتی خۆم دەکەمەوە. ماکوان ئاخر مەبەسی من ئەوەیە ئەوان کە دەیانزانی وڵات و شار و مەڵبەندەکەیان هەر تێک دەچێ، مردن لە پێناویدا ئەو پڕی شەرەف بووە، ئاخر چۆن هەروە بە ئاسانی سۆڵی دەکەن. فەرغەلی ئەوەش حکمەتێکی تێدایە. ماکوان چۆن؟ فەرغەلی ئەگەر ئەوان شەڕیان بکردایە ئەو کات پیرۆزی ئەدرایە خەڵکی کەعبە، هەر پیرۆز دەبوو، بەڵام ئەو کاریگەریی جارانی نەدەما. هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کاریگەریەی نەدەما، چونکە خوای گەورە لە دوای ئەو موعجیزەیە کە بەسەر ئەبرەهە و شاری مەکەدا دەیهێنێ، بە دوای ئەودا بە 50 ڕۆژ زۆر شت کۆتای پێدێ لە سەر زەویدا. ماکوان وەکو چی؟ فەرغەلی پێمان دەڵێ بە هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە ساڵی فیلدا لەدایک دەبێ، خەڵکی نابێت چاوەڕوانی تەیرول ئەبابیل بن، بەڵکو دەبێ خۆیان هێز و توانا کۆبکەنەوە و جەنگ بکەن. لە جەنگی بەدردا 316 کەس بوون، خوای گەورە تەیرول ئەبابیلی نەنار. لە ئوحوددا ئەو هەموو مسلمانە شەهید بوون. پێغەمبەر صلی الله علیه وسلم بریندار بوو، کەسی خوای پەروەردگار بۆ پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم تەیرول ئەبابیلی نەنار. ئەمەش مانای وایە ئیتر دەبێ مسلمان خۆی توانە و هێزەکەی کۆ بکاتەوە و چاوەڕوانی هیچ باڵدارێک نەبێت لە دەریای سوور و سپی و ناوەڕاستەوە. ماکوان کەواتە باسکردنی سوورەتی فیل لە قورئاندا بەواتای دەستنیشانکردنی ساڵەکەی و جیاوازی لە نێوان زەمن و سەردەمی شۆڕش و خەباتی پێغەمبەرایەتی و کۆکردنەوەی توانا و هێزە، وایە یاخود نا؟ فەرغەلی وایە بە دڵنیاییەوە ئەم قسەیە زۆر تەندروستە. ماکوان ئەی لە دوای ئەوەی خوای گەورە ئەو موعجیزەی نیشاندان، سوپاکی بە تەواوەتی لە ناوچوو؟ فەرغەلی بە تەواوەتی لە ناوچوون. کوڕێکی ئەبرەها بە ناوی مسروقی کوڕی پادشای یەمەن دوای ئەوەی شەڕی دەست پێکرد لە نێوان خەڵکی یەمەن و حەبەشەکاندا، یەمەنیەکان داوایان کرد لە وڵاتی ساسان بچێ بە دەمیانە و ڕزگاریان بکات لە دەستی حەبەشیەکان. لە ڕێگای کەسێکی حومیری بە ناوی سەیف زیەزن وڵاتی ساسان دەچێ یەمەن پاک دەکاتەوە لە حکمی نەجاشی و کەسێک بە ناوی بۆهرەس سەر دەکەوێ بە سەریاندا. وڵاتی یەمەن دەخاتە ژێر ڕکێفی ساسانیەکان و کوڕێکی کیسرا دەکاتە حاکم لەوێ بە ناوی مەرزیبان. دوای مردنی کوڕێکی تر بە ناوی دەیجەبان و کۆتایەکەیان بازانە. ماکوان کەواتە سامانی کوڕی بازان کوڕی کیسرایە، دەبێتە موسڵمان و شوێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەکەوێت. فەرغەلی بەڵێ ماکوان گیان ماندوو بووم، ئەمەوێ سوورەتی فیل بخوێنم، ئیتر ئیسراحەت بکەم. ماکوان فەرموو. فەرغەلی گیانی دەرچوو بەسەر ڕانی منەوە، هەرچی هاوارم کرد. فەرغەلی هیچ. فەرغەلی بۆ ئەبەد چاوەکانی لە یەکداخست. لێرە چیرۆکەکە ڕادەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باس بکەین. بۆ زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون.
ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکە ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایب پەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێ هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆمان هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیدا بۆمانی بنووسن دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا